فەرموون. دەسە خۆش بێ. ئەلو موژدە؟ هێشتا لە ماڵن ئێوە؟ ئەی لەکوێ بم باشە؟ مەگە ئەمڕۆ چەندمی مانگە؟ ئەی هاوار هەر هۆشم نەبوو. ئەی بۆ زووتر پێت نەچم. ئەی با بە دەقەیەک دێنگی ئەو بەبرە بابزانم مەریەم دەڵێ چی؟ مەریەم گیان خۆ تۆ ئاگار لە ژیانی من هەیە، دەزانی حاڵە وەزعی من چۆنە. لەلایەک و دەبێ ئاگام لەم سرامیک و بەردەبێ، لەلایەکی دیکە و دەمە قڕم لەگەڵ وەستاکارە، لەو لای دیکەشەوە دەیەبچم شەری ئاو و چلچرا قورزە قۆت بکڕم. دی خۆ بنیادەم هۆشی بۆ نامێنێ. ماندوو بووم فەرهاد، ماندوو بووم. ئەمڕۆ ساڵ هاتیەتی و ئینجا ئەو منداڵە بێسفەتانە. خۆشت زۆر حاڵت باش نییە. دەی باش ئاسوودە دەبە. ناسار کەل لە ڕەغمە بە. دەستت خۆش بێ. جوانە هەڵبەت هەمووی ئێتۆدن پێشەوەی دوایی پێبێ بە سەرنجێکی زۆرەوە بەڕێوە دەچێ. هەمووی کاری خۆتە یا نابەڕێز کاری خۆ من. ئەمە لەو پەیوەندیانەیە کە ناکرێ وەڵامی نەدەمەوە بورە. ئالۆ سەلام، سەر قەبران چیتر؟ اینجا ئێستا دەبێ بیڵێی؟ نە بە قوربان ناتوانم بێم. خۆ ماشینە هەیەیتە هەڵیگرێ لەگەڵ خۆشەکان تا بڕۆ. نا فریا ناکەوم بێم. خوا حافیز. کە دەڵێم فریا ناکەوم فریا ناکەومی تر ئێ؟ خوا حافیز. ژنە خۆنەیە ناوەشتا. نابەڕێز بە کاری کاتی و خوێندکاریەوە کوا دەبێ. نەکەی ها. 2 ساڵ لەمەوە بەردایکی مردووە، ئێستا چاوەڕوانە من کاروبارم وێڵ کەمەسم چم بۆ سەر قەبران. هەرچی کات تێپەڕ دەبێ من زیاتر هەست بە جێچۆڵەکەی دەکەم. بە خۆم دەڵێم هەرێ لەکوێیە. ئەگەر منداڵەکانت ژنیان بۆ بێنابایایی ئیتر لەم پرسیارانە لە من نەدەکرد. دنیا بۆ ئەوەیە فەرهاد. چۆنە زۆریش خۆشە؟ لەم دنیا جوانت بەس 2 مەتر جێگەم دەوێت تێیدا ڕابکشمەوەی تر هەڵنەستم. بەڕاستی پێت پێویستە ئەوەندە ڕەشبین بیت؟ تەنیا کوڕەت خوا ناشکری مەکە. سێ کشت هەیە وەکو پەپوولەوان دیسان دەڵێ بە تەنیام؟ لەکوێن؟ تۆ دەیان بینی؟ داوە بڵێ پچۆکەکە لێرەیە. حاتم چاوەڕوانیت دەکرد ئەو جووتەی کێش کار و بار و مێرد و منداڵ و شتیان بەجێ بێڵن و بێن بۆ ئێرە لە خزمەت جەنابەت دەبنە؟ کێ دەڵێ بێنە خزمەت من کەنگی باسی خۆمم کردووە. من دەڵێم ئەمڕۆ ساڵمەرگی دایکیانە دەبێت لێرە بنکەنین. سەرڕای ئەو دایکەی وا هەموو ژیانی لە پێناو ئەوانەدانا. من کە بڕۆم ڕەنگە ناویشمیان لەبیر دەچێ. بەس تا قورقڕاچکە نوخ بە من لە ناو پارەدا. ئێستا دیتت من دەڵم تۆ باسی خۆت دەکەی. ئەرێ باشە من خۆخوازم وا دەمەوێ ئەم هەموو سامانە دانم بۆ ئەوان و بڕۆم بۆ ئەوانە وا ڕەنگە نەیەنە سەر گۆڕشم. جەنابی میرزا منسووری دیباچ هاوڵی 50 ساڵی خۆم ژیان لەم دنیای جوانەدا هەرەوەی تر مرۆڤەکان گیرودی خۆی دەکات. تەنانە دەگەر منداڵی خۆشت بێت تۆ ناتوانانی چاوت لەوە بێت کە بەو هەموو کێشە و گرفتەی وهایانە ئاگیان لە هەموو شتێک بێ. تەنانەت ئەگەر ساڵوەگەری دایکیشیان بێ. هەر لەبەرەوەش داوە لە یەکەم خۆت ئازار مەدە. باشە خۆم ئازار نادەم کە دەزانم زۆر زوو لەبیر دەکرێم. خۆم ئازار نادەم کە دەزانم کە منداڵەکانم ئەگەر تاوتاویش وە بیری من دەکەونەوە لەبەر خۆم نییە، لەبەر پارە و سامان و خوزاڵ قورت و ژاری مارە. مەسوور چی بوو؟ لەسەر خۆ بەدانیشە لەسەر بابەگیان چی بوو باشی؟ ڕاستە دەبێت کاری سەرەکی من شێوەکاری گرافیک نییە. من لە 2 ساڵی مەستەری دەرهێنەری و شانۆکاریدام و چارێژ لەبەرەوەی خەرج و بەرجی تێزەکەم جۆر بێت بە ببوورە من دەقەی تەلەفۆنێ بکەم قسەکان لە بیر نەچێ. سەلام کەیوان لەکوێی؟ من سەر قەبران. ئاخر پیا و ساڵوەگەری خەسووی لە بیرە چێ؟ نابا بە گاڵتەم کرد. منیش لەبیرم چی بوو؟ میناچی چووە؟ جارێ کارم هەیە وحید من پێم وانە بێ میناش لە بیری مابێ. من کەوادەم هەیە ناتوانم چم بەڵام بە مینا دەڵێم دەی ئێستا
کارت نییە دەڕێز فەرموون بنزینیشم تێکرگا دەست خۆش بێ چی بوو باوکم کووە ئێستا دێ دەژورەکەیە بابا باشە؟ حەڵی باشە بابەجان باوکە گیان چی بووە بابا گیان بابە چییە بۆ هاتووە واردەکەن مخۆ هیچم لێ نەهاتووە کێمانێک من کوتم ئەمە بگرە دەرمانەکە اینجا دابیشی بێن بە چاوان منسوژیان حاڵی درت خراپترە لەوەی وا من پێم وابوو کەوایە دەتوانم بڕۆ هەستە بڕۆ تۆ خۆکێ بۆ قسەی کەس ناگری لاسەر تەنیا ئەگەر حاڵت تێکچوو تەلێفۆن بۆ من نەکەیە لەبەرەوەی کە ئیتر کارێک لە دەستی من نایە تۆ لە هەواڵیشەوە هیچت لە دەست نەداهات دکتۆر گیان باڵێ وارە دەرەکارم پێ بەگیانەوە لەشی بگرە فەرموو بابەکیان حاڵی زۆر خراپە مەهێڵن خەم خوارد مەهێڵم بەتەنیا بێ شەویش بەتەنیا بەجێ مێڵم یعنی ئەوەندە حاڵی خراپە بەڕێز دکتۆر دەیدەبێت لەم دوا ڕۆژانەی دایتراکەمان لێ بێ شتیوان مەڵێن خوا چیە دکتۆر دیسان کردوتە بە بەزمی خۆت کاکە ماشینەکەی من هێشتا لەسەر قەبرانە ئەرە هێشتا لەوێ منەچمێ هێنمەوە نا خۆم دەچم لە لای منەماوە گیان تۆ بچە ماشینەکە هەڵگرێ بچوان خوا حافیز لەسەر ئیزنت بابەگیان لاسار بۆ جارێکیش بۆی بە قسەی من بدە مژدە بەڵێ خاتم کەیسەکەم دێ چی نییەوە باوکە لاسارەکەتان بەرنەوە ماڵە ئەگەر کراوە بیبەستنەوە بە قەرەوێڵەکەەوە مێڵم حوتێک لەجێ خۆی بزوێ من پشتم بە ئێوە گەڕمەچینە خوا حافیز خاتون و دەرمانە بدە بە من فەرمی سپاس فەرموو لە کاتی خۆی دەبیدەنێ دەستان خۆش بەخێر خوا حافیز وەسڵ ئەمەد بۆدا نابەزی چیتە بیر لە چیەکەیەوە هیچ لە بیر مامەڵەی خات و سەقای نەژەدای مامەکەوە زستان ئەگەر زۆر زستانە سارد بێ مانیەکی بەرفە یان زەمانی دیکەی سەرد ئاوا بە دەرەوەیە یعنی چی؟ یعنی ئەم خات و سەقای نەژادە لە فەرمانبەرەکانی بندەست خۆم بووە باڵێ باسی کردبوو چی وتووە؟ شتێکی زۆر گرنگ نییە بەس هەندێک حسابی ورد لە ژماریاری نەنووسراوە و هەندێک چەک پارێشکە نهاتووەدا حسابارەوە دەی ئەرێ هەر لەبەر ئەوەش وە دەرمنا ئەوش بەو پەیوەندیانەی وا لەگەڵ کۆمپانیەکانی ترابووی چوە ناو هاوردەکردنی کەلوپەل بەڵام لە دۆسیەکەی هیچ ئاسەوارێک لە تەمیە و کێشەوەم جۆرەشتانە نییە لەبەرەوەی کە نەمدەویست نانی بێچارەی ببڕم ئەوش لە جیاتی چاک خەرەبۆی کردەوە دەمی بەست و نەیگوت تۆ ئاگات لە هەموو گەندەڵکاریەکانی بووە ئێستا تۆ بۆچی چیلکەی تێخەی پیاوی چاک بۆ خۆت چیلکەکەت ناوەتە بەرداشتم باشەکەیوان وەرە بە ئەم تیر و تانانە بنێنەوە لەو باشە باش بڕوانە من و تۆ هەردووکمە لەسەر سفرەیە دانیشتوین بیری لێ بکەوە لە جیاتیەوەی کە هەر کامان سفرەکە ڕابکێشین و بچڕێەوە هەرچیە تایەتی خەسار بێت دانیشین جوان نانەکەمان بخۆین و نۆشی گیانمان نۆشی گیانمان بێ دای بابا من جارجارە پارویەکشم پچڕیوە ئەوش لەبەرەوە بووە کە نەکە ڕۆژەمان سوورخان بیە زاوەکانی لەسەر پای خۆیان ڕاوەسن و پشتمان بەربات هەرچەند بەم حاڵە نەخۆشەیەوە پێم وانییە فریای وەها گۆڕانکاریە بکەوێت خۆزگە لە جیاتی زاوا کوڕی بووایەن وەحید ئابەم جۆرە نەترسمان لەوە دەبوو کە پشتمان بەربدا بە قسەی تۆ نە چاومان بە دوای بە شەماڵی ژنەکەەوە بوو ئێمە هیچمان لە کوڕ کەم نەبووە بۆی تۆ خۆت بۆچی واز لە ماستەر و کۆچکردن هێنا ئێستا بڕۆشتاتی بۆ کانادا کۆمپانیاکی گەورەی کۆمپیوتەرت بوو یان من لە 20 ساڵیەوە لە بەردەستیا بووم نیوەیەوە بە چاوان بە چاوانەی وا منزورخانەوە بە باوکم بووتایەت لەوە گەڕە گرنگەوەیە من و تۆ لەگەڵ یەکە ڕێککەوین باشە
با یارمەتیت بدەم نامەوێت تەلەفۆنێک بکە بزانە ئەم مێردانەتان لەکوێ ماونەتەوە. دقیق لە مۆبایل تەلەفۆنم کرد کوتیان تازە گەیشتووە. دیسان تەلەفۆن بکە بڵێ هەردووکیان بێنێرە بە بیانووی کار نەتان خەڵەتێنن. ئێمە خۆ لێرەین. کارم بەوانیشە کە هاتنەوە لە هۆڵەکە دانیشن هەتا خۆم بشۆم. ناکات دوکتور پێکوت ناکچێ پێم وانە. ئاخر بە شێوەیە قسە دەکات دەڵی دەیەوێ بەسیەت بکە. ئەو قسانە چی دەکەی؟ من قسەکانی دکتۆرم بیست. دەست خۆش کەوایە زۆر بەڕاشکاوی قسەکانم دەکەم. دەست خۆش من لە ژیانمدا خراپم لەگەڵ کەس نەکردووە و ماڵی کەسیشم نەخواردووە. هەر لەبەر ئەوەش زۆر بە ئاسوودەی دەمرم. کوانەکە بابگیان ئیشەڵڵا 1000 ساڵ تەمەنت بێت. ئەوە چ قسەیەکە؟ لێی گەڕێن با قسەکەم بکەم. شتێک هەیەوە خەریکە ئازارم دەدات. 27 ساڵ لەمەوبەر کارێکم کردووە و ئێستا دەمەوێت قەرەبووی کەمەوە. ئەو کات بۆوە گەرخستنی کارگەی ئیسفەهان ناچار بووم بۆ 2 ساڵ لەوێ بمێنمەوە. دایکیشتان بۆ ماوەیەک هات بۆ لای من بەڵام دوایی ماوەیەک نەیتوانی بەرگە بگرێ. کوتم باشە من دێمە تاران. هەر هاتم و چووم دیتم ئاوا زۆر دژوارە لەبەر ئەوە زۆرتر لە ئیسفەهان دەمامەوە. لەوێ بە دزیەوە ژنێکم هێنا بۆ خۆم. چۆن یەکەشی پەیوەندی بە خۆمە. ئەو ژنە 2 ساڵان ژنم بوو هەتا ئەوەی هاتمەوە تاران و ژن و کوڕەچکۆلەکەم بەردا. هەڵبەت ماوەیەک پارەم پێدان بەڵام دوای ماوەیەک ئەوان لێیاندا و لە ئیسفەهان ڕۆیشتن و من نەمزانی بۆ کوێ چوون. ئێستاش لە ئێوەم دەوێ ئەوانم بۆ بدۆزنەوە. تا ئەوان نەدۆزنەوە ڕەوەشی ئەو میراتیە و شتە دیار ناکەم. آخر خۆ هەروان هەبێ بابەگیان حەتم ناونیشانێکیان هەیە مژن و کوڕەتی تر. ناوی ژنەکەم نگینی نورایی بوو ناوی کوڕەکەشم شایانە. هەر لە ئیسفەهانەوە دەست پێ بکەن. ئەها هەر کەسیش زووتر بیدۆزێتەوە لە میرات بەشکردن بۆی قەرەبوو دەکەمەوە. بەڕاستی کە جوانە. وحید 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 ڕاستە وحید ئەو چی دەتوێت چی دەکەیت؟ بکەم؟ هەر کارێک جگەلەوەی کە ئێرە بەجێبێڵی. بیر لە هەموو شتێک دۆ جگەلەوەی کە کوتوپڕ لە ناو ویژدانی باوکە میرات بەرەسەر. بۆی ئەگەر لە دەمت بێ بڕۆ لەو بزانم. بۆ چۆ دەڕۆی بۆ ناهێلی من قسە بکەم. من دەڵم لە جاتی ئەوەی کار کەمان بچین بە دوای کاری خۆمان نەدانیشین و عەقڵمان بنێنە سەر یەک و بێک و بیرێکی لێ بکەینەوە. ئەوە نایتر خاتوناوان نییە بڕوانە ئەگەر تۆ بتانی دۆسیەکانت بینی لەو فایلەدا کۆپی بکەیت زۆر باشترە. ئیتر پێویستیش ناکات دەست لە دۆسی ئەسڵیەکان بدەیت تێگەیشتی؟ ئەها کەوایە سەرەتا بچمە ناو درایوی دی دوای لێەوە بێرم لە جێترا کۆپیان کەم. تۆ بەو بەهرەوە هۆشە کە هەتاگەر بتانی لە زانکۆی جێگایەک خوێندنەکە درێژە پێ بدەی ڕەنگە بتوانم لە جێگایك باشتر داتمەرزێنمە. ئەم کاغەزانیش ما بە من بیە بەڕێزمە لەکی بەڵە بە چاوان تەشی فێر نەژوورێ لەسەری زنێتە تکاکەم. تۆش ئاکارە سەیرە هەیە ها جابۆ 100 جارم پێوتووی هەرچێ دەکەی بیکە من کارم نییە بەس ساڵی جارە دی بۆ ئێرە بەمانی دەوروبەری من کارە نێ. بڵێ بۆچی من خەریک بووم ڕێنمۆنیەکی پەروەردەیم دەکرد ئەڵێم ئەمانت بۆ وا لێ کردووە لەبەر کەسانێکی وەکو تۆ کەیوانجان ڕێنمونیەکانە هەڵگرە بۆ خۆت دوو ئەوەندەی موچەیەکە ئەو لە منی وەرەگرێ مەشدە پیە کە راپۆرتی ئێرەی بۆ بەرێت. نا یعنی بەڕاست پارەی دەداتی؟ بەڵێ هەموو ئەوانە بەچوون لەم ئاژەوە بۆ ئەوەندە بێخەیاڵی. ئێستا دەڵێمە چی بکەم خەزورێ من کارێکی کردووە ئێستاش دانی پێدادەنێ دەی من چی دەتوانم بکەم؟ پێویست ناکە تۆ هیچ بکەی هەر تەواوی ئەم بابەتە بەڕای من گوماناویە. من سوراغا سەردەمی مردن دوای ئەم هەموو ساڵە
بیری ژن و کوڕەکەی کەوتووەتەوە هەمووی فشێ بەبە وحید بۆ ئەوەندە خۆت هەزارە دەی بابەگیان خۆشی بکوژێ بە پێی یاسا دەتوانێت قسە لەسەر یەک لە سێ سامانەکەی بکات باخیەکەی خۆمانە کەیوان دەتوانێت ئەوانی کەیش پێش مردن بکە بە ناویانەوە دەزانی خۆ باسی کێکەم کێ دەڵێ ژن و کوڕەکەی دەی ئێستا دەفەرمووت چی بکەین تۆ گوێت کەڕ نابێت لە بەیانیەوە تا شەو دەنگیم بەسە بابەگیان درەنگە ئەسە بڕۆ بخەوە هەسە دەی کارت بە مناڵەت چییە دەرەقەتی ئەوە دێ لانیکەم تۆزێک دەنگی کەسکە هەتا بزانم چ قوڕێک بەسرم کەم دەنگی ئەوە کەمکەوە تا پورە قەڵز نەبووە هەسە بچۆ ناو ژوورەکە چاوی لێ بکە نا تەلەڤیزیۆنەکەی خۆم بچووکە دەمەوە هەر لەرە چاوی لەکەم ئۆخەی مناڵی من ناتوانێت لە تەلەڤیزیۆنی بچووکە چاوی لێ بکە دەبێ حتم LCD بێ تۆ سێ کاتژمێرە خەریکی بۆ کێ نامە ژنەکەی دەدەنسی دیکەی ئێ کەوایە قەی ناکە ئەگەر یەکێک بێت و ئەوە لە کۆڵ من بکاتەوە من خەڵاتیشی دەکەم بەڵێ هەڵبەت بۆ مەرجەی ئەو زربرا تازە شتێکتان بۆ بێڵێتەوە با تۆ بتانی ئاوا دەست بڵاوی لەسەر بکەی خاتونەکان شتێ بۆ من ڕوونکەنەوە ئێوە دەتەنەوێت مافتان پارێزراو بێ یان هەی دەی دیارە من قەت حەز ناکەم دەنکە نۆکێکیش بنێمە بەردەستی کابرای تازە ئێستا کێ دەیەوێ مافی کەس پێشێل بکات مەگەر نەتان بیست بابەگیان چی گوت گوتی هەر کەس بتوانێت کوڕەکەی زووتر بدۆزێتەوە جیا لە بەشە میرا شتێکی زیاتری پێدەدات من کە خۆم لە سبێنیەوە دەمەوێت بکەومە دوای دۆزینەوەی ئەم ژن برا خۆشەویستە بەڕاستی نازانم چ بڵێم یەکێ بێت و ئەوە تێبگەێنە کە جیاوازی نێوان میراتی کچ و کوڕ چییە؟ ئەگەر باوکێ و دوو خاتونە بەڕاستی کوڕێکی هەبێ بە پێی یاسا دوو لە پێنجی هەموو شتەکانی بەڕێز دیباچ دەگا بەو کابرایە تازە ئەگە بە ئینساف بێ ژنەکەیشی با بمێنێ بە زمانێکی خۆماڵی ترکەیوان گیان ئەو ماڵە دەبێ بە نیوە زیویەکان دەبێ بە نیوە چیەکە؟ زەوی ئەو ئێڵسیدیا دەبێ بە نیوە مێز تابلۆ مۆبل سندان هەرچی لە ماڵایە دەبێ بە نیوە واتە بە دەست خۆشەکانی کاک مەسوورەوە هیچ ئەرە بە بگیان بەم جۆرەیە اینجا گەرە و کوڕە و دایکە نەدۆزرێنەوە چی؟ تازە خەریکی تێدەگەی هاکەی وە تۆشە لەو شتە بیرەکەی تۆ کە من بیری لێکەمەوە نا؟ هەمومان بیر لەو شتە دەکەینەوە وا تۆ بیری لێ دەکەیتەوە بەڵێ زۆر باشە دەی بە قەسیح ئەو توێ دەگەڕین دوایین هەواڵێ وا دەستەکەوێ ئەوەیە کە ژن و منداڵێک بەم نیشانیانەوە 10-15 ساڵ لەمە و بەرچی مردوون هەروا بەخۆش ئەرەیتر ڕووداوی هاتو چووە ئەم هەموو خەڵکە لە ڕۆژە ئەمرن ئەم دوانیش لەسەرەوان مریەم چی؟ پێویست ناکە هەموو کەس لە هەموو شتێک بزانێ پوریا خەریکی مێشکم تێکە دەی ها کارت بەوە چییە؟ وەرەگەڕێتر بەهید بڕۆ ناو ژوورەکەت بەهید تێزەکەت لە چ دۆخێکدایە؟ خەریکەم تۆ ناتەوێت بە دوایاندا بگەڕی؟ بە دوای کێدا؟ براکەت و نا بۆچی؟ هەروە پەیوەندی بە منەوە نییە مینا گەیشت من دەڕم ئەوێتر بۆ هاتووە دەستوری ئاواڵە کەچە ئەوە گوتی بەتەنیا بەجێت نەهێڵین درەنگ بخۆ حافز خوات لەگەڵ مینا تۆی؟ سلام دەچی بۆ زانکۆ؟ سلام ئەرێک چێ خۆگوتی بم بۆ ئەوەندە درەنگ هاتیا؟ خەریک بووم کەیوانم بەڕێدەکرد بۆ کوێ بە خەیریەت؟ های دەی ئەسفانی تر دەبێ بچە بە دوای زڕدایکماندا بگەڕ چه زاوایکی باش ئاوایەیتر باشە خواحافیز خواحافیز ئاگاد لە خۆت بێ کەیوان نەچی لەوێ لە بیرە چێ بۆچی چووی قسە لەسەر هەموو سامانەکەمانە گەیشتی تاوێت چیەکەی چەند جار دەڵێ وەحید گوتم خۆ تێگەیشتم و ئاگام لێە هەر کات گەیشتم تەلەفۆن دەکەمە بابەگیان تا ئارخەیان ببێ من کاری خۆم دەزانم متمانەت بە من بێ لەکوێوە تەلەفۆنەکەی لەوێەوەی تر لەوە تێلەوە تەلەفۆنەکەی ئەرەی تر هەر لەوێەوەی تر پارە شتە هەیە
بەقە تۆم کە نییە بەڵام هەرچێکم خەرج کرد دەیخەمە سەر حسابی گەڕام بۆ دیتنەوەی ژن برا باشە کەیوان ئەمجار لە گیرفان خەرجەکەین نەڕۆی لەوێ ماڵ وێرانمان کەی ها دەیتر تگەیشتم کارێکتان نییە بڕۆ بە سڵامەت. چەندە؟ زۆر گرانە. تۆ کاروبارت نییە؟ نەخۆشی دیکەت نییە؟ با زۆریشم هەیە بەڵام حیچیان وەک توتۆنین لە لاساری چیم کردووە؟ کتت پشودانی بێوچان ئەرە خاتون من لە ماڵە چوومەتە دەرێ؟ کوچەس خام مەخۆ من تووڕەوشت بووم؟ ناحاشا نا بەڕێز دکتۆر لە سەری گەڕێم وەکو منداڵێکی باش گوێی بە قسەی تۆدا و لە ماڵیش نەچۆتە دەرەوە ئارخایان بە من هەتا کۆتایە حوتو لە لای دەبم هەتا تەنیانە بێت. ئافرم مامەگیان ئافرم بەڵام ئێستا توانین بۆ چەند خولەکی بە تەنیا بەجێمان بێڵێ من لەلای هەم بڕۆ بەکارەکان ڕابگە. باشە لەسەر ئیزنت بڕۆ. ئەمانە بەرگی نییە هەروە دەیڕژیتە ئەو ناوە؟ بۆ خۆ چۆنی دکتۆری؟ وا دەڵە منسوور بۆم وتی ئێمە مامۆستایەکمان باوکەڕەوە دیسان دەستی پێکردەوە. ئەلۆ سەلام مۆژدە باشم بابەش باشە دکتۆر جلووە لەلایەتی بڕوانە موژدە تەلەفۆن بکە بۆ وەحید بڵێ تەلەفۆن بکە بۆ مریەم بزانە چی بووە وا دیارە ئەویش لە خۆمانە و هیچیش حەز ناکە ئەو دوانە بدۆزرێنەوە. ئەرەی تر کچێ خۆی پێکوتم چیم پێکوتی ئەو کارە بکە. واتە ئێستا مینە دایمە لە ماڵی وەیە؟ ئەرەی تر مردەکەی ڕشتۆژن براکەی بدۆزێتەوە. کەوای چوون برا جوانەکەت دۆزنەوە منیش دێم سەردانێکی باوک دەکەم. برا جوانەکەت. ئەلۆ سڵاو کۆمپانیا چه باسە؟ باشە هاتن خواحافیز بڕوانە بەهار من دەبێ بڕۆ. چی بووە؟ نازانم وحید گوتی وەرە بۆ کۆمپانیا کارم مریم دوای پێمبێژی کاری چی بوو؟ تەلەفۆنم بۆ بکەیە؟ باشێت. باشە دەی هەر ڕۆی تەلەفۆنت بۆ کەمیتر تۆ منە شێت کرد ژنێنی ها بزانە کەی پێم وتووی بە چاوان بەڕێز جارێکی دیکەش پێت کوتبووم ئێستا من وتم نا کارەکانە جوانە من حەزم لێتی بەس شتێکە هەیە ئەوەیە کە من بڕیار نادەم نانەخۆی بڵێم بێنن نابەڕێز ئەمن دەڕۆم خاتوکەرانی دوو خواردنمان بۆ داوا بکە پڵاو مریشکێک ڕۆستبی فەکیش سپاس جەنابی دکتۆر من زەحمەتت نادەم دەبێت بڕۆم خۆم میوانمەیە خەریک بووم چیم دەگوت جەنابەت بڕیاردەرنی بۆ ئەرێ ئەو کەسەی وا بڕیارەدا ئێستا بەداخەوە نەخۆشە و چەند ڕۆژێک دەبێت سەبرکەی بەسەر چاو ئینشاءڵڵا حاڵی جەنابی بە زووی چاک دەبێتەوە تا دۆخی منیش ڕوون دۆخی تۆکە ڕوونە ئێمە گەڵاڵەکانمان دەوێت بەس لەسەر باەخکەی دەبێت هەنێ قسە بکەین تکایە من خۆ قسە لەسەر قسەی جەنابەت ناکەم تۆ دەبێت مافی خۆت وەرگری هەرچێ کۆڵە زەحمەتێکی شایان بلورانێمەکەی چاوی شایەنی جەناب بەڵام وتت کارت ئەوە نییە وتت ئەکتەری نا دەرهێنەریم خوێندووە بەڵام جاروباریش وەکو ئەکتەر دەور دەژێڕم هەرچی بێ پارە پێویستە باشە منیش حەزم لە پارەیە زۆر باشە ئەمانە بە خاتو کەرانی بڵێبی خەت ناو دۆسیەوە ژمارەکەیش بدە خۆم تەلەفۆنە بۆ بەسەر چاو جەنابەت ئەمریکا نییە دەرگاکەەوە بێت باشە بە ئیزنتە بەڕێز نیکپەی گوتی ئەوانە بکەنە دۆسیە با دوایی بیبینێ ژماری من دەنووسی بۆ بەڕێز نیکپێ ناو نیشانتان سامان سەفاییان سەلام سڵاو خاتوو بەخێراتن سپاس کارم بە بەڕێزنی بەڵێ تکایە یەک دق بیدە بە من بیدە بە من خەیدێ ناکە تژمان دەوەرەیتر هیچ نییە ئەو ڕووناکایە ڕاوەستە من نییە ڕانگرتوونە و کاغەزانە کاکە ئێرە خاوێنەوە تەڕ بووە
خات و دیباش تەشریفیان هێناوە فەرمووت کاکە بە سڵام مەریەم گیان فەرموو زۆر بە خێراتی ژن خۆشی عزیز سەلامەت بی چەندە ئێرە گۆڕاوە فەرموو وا دیارە لانی کەم ساڵە دەبێنە هاتووی بۆ ئێرە ئەرێ زۆر لە مێژە هاتوون بۆ ئێرە ماشینەکانش زۆر بوون ها ئەرێ چەندەنکێکی نوێیە دەنگ و باس دەنگ و باسی چی؟ وانە زانکۆ تێزەکەت هیچ خەریکەم هەواڵێکی ئەو تۆ نییە شتێک بووە؟ نا هیچ نەبووە ئەخە گوتت بێن بۆ ئێرە پێم وابوو شتێک ڕوویداوە نەکچێ تۆ تۆخنی ئەوانەوە نەدەکەوتی وتم بابەت هێنمە ئێرە هەتا دوای وانەکەت کە تەواو بوو ویست بیتە ئێرە خەرکی کاربی جوان ئێرە بناس نازانم من پێم وابوو قسە لەسەر باوکم و زەردای کە نەدیتراوەکەم بوو ئەو برامە و تازە سەر هەڵداوەم بێ من عاشقیا و ئاکارەتم هێشتا پیا و دەمی نەکردێتەوە ئەزانی چیاڵێ پێی بڵێ دەبیستم بیستمە تۆش زۆر خۆشحاڵ نیت کە ئەم برایە بە وتەی خۆت سەری هەڵداوە دێ لە ڕاستە هەروایە کەس بەوە خۆشحاڵ نابێت کە بزانە باوکی لەگەڵی ئەوەندە یەک ڕوو نەبووە حەز ناکەی بیدۆزینەوە نا؟ گرنگ نییە بەڵام ئەگەر پێیابن باش دەبێ لەبەر ئەوەی ئاوا باوکم زۆر خۆشحاڵ دەبێ لە بواری هەستەوەڵی تر ئەرەی تر مەگەر بواری تریشی هەیە باڵێ بواری دیکەیش هەیە واتە تۆ بیرە لەمە نەکردێتەوە ئەگەرم کوڕە بدۆزرێتەوە بەفشە نیوەی سامانی باوکت دەبێ بەهی ئەو جارێکە شکر بۆخوا خاوەن ماڵ لەسەر ماڵ و حاڵی خۆی ئەرێ بۆ ئەوە هزار جار شکر ئیشەڵە هزار ساڵ زیندوو بێ من قسەم شتێکی دیکەیە بەڵێ بوو بۆ ڕەبارێز دەستت خۆش بێ دەچون بۆ ماڵی خۆمان نانم دەخوات نابەوە چ قسەیەکە شتێکتان پێویست نییە دەمزانی برنج ناخۆی بڕوانە مەریەم گیان من ئەگەرم قسەیە دەکەم پێ دوانە بێ شتێکی پیسم حەز ناکەم مافی کەسێ پێشێل بێت تۆش وەکو خۆشکەکانە تووشی زەرەرەبی تۆش چەندە لە بیری زەرەر قازانجی منای باشە تۆش ئەرێ وایە من لە بیری ژنی خۆمام لە بیری خۆمام لە بیری مناڵەکەمدام بەڵام ئێستا دۆخ وایە زەرەر و قازانجی هەمومان یەکێکە ئەبێ ئاگامان لە یەکتر بێت بڕوانە من پێم وانە ئەگەر خەمی کەم بوونەوەی بەشی ژنەکەت بێ پیاوێکی خراپی بەڵام لە ڕاستیدا من لە هەندێک شتی تر نیگەران و زیزم لە ئەوەی کە دڵی باوکم ئاوا کێشەی بۆ ساز بووە نیگەرانم لەوەی کە دوای 20 چەند ساڵ دەڵێ ژن و منداڵم هەیە زیزم لەوەی کە لەم ئاژاوەیەدا هەمووتان بیر لە کڵاوی خۆتان دەکەنەوە هەتا بانەی بات تووڕام بڕوانە مەریەم من ساڵ هەیە خەریکم بۆ باوکت کارەکەم وەکو کوڕی وام هەیشم ئێستش حەقمە نیگەرانیەوە بم کەسە نێجێی من بگرێتەوە کەیوانیش هەروە مینە و مژدەیش بەجێی خۆیان باڵێ منیش پێم ناخۆشە بەڵام ئێستاش باوکم حەقی خۆیەتی هەر جۆرێک پێخۆشە ماڵ و سامانەکەی بەشکات ئێمەش دەبێ ڕێز لە ئەم ویستەی بگرین تەنانەت ئەگەر پێمان خۆش نەبێ بۆکوێ بەخێر دەبێ بڕۆم کارم هەیە سپاس بۆ خواردنەکە خوا حەفیز خوارد لەگەڵ ئالۆ سەلام لەکوێ ئێستا بڕوانە کەیوان ئەم شەو نزیک بۆ 8 تەلەفۆنە بۆ مۆبایلی من بکە ئێمە ئەم شوو لە ماڵمان سوراغین ها هەمومان ئەرێ بڕوانە دوایەوە بە مناڵی کە زانی و تا ئەوان مردوون بەڵام پێشەوە لەگەڵ کەسا قسە نەکەی ها باشە من چاوەڕێم خوا حافیز ئەمەکە ئەو منداڵەیەشی پێدەگات نابەوە هیچی لێ نایێت شیرینی بۆچی شیرینی هەواڵێکی خۆش بۆ بابا من کەیوان تەلەفۆنی کرد هەنێشتی گوت چی کوت؟ گوتی لەلایەنێکە لە دۆستەکانی کە لە فەرمانگەی دابینکردنی کۆمەڵایەتی ئەسفاهانەیە پێ و شوێنێکی لە ژن مناڵەکەی جەنابە دەستکەوتووە دەی شکر بۆ خوا باوکیشم دڵی دەهەسێتەوە ئەی بۆ تەلەفۆنی بۆ من نەکرد مژدا ئەو تەلەفۆنە بدە بە من بە گومان بوو دەزانی ناو نیشانەکە وا دەستی کەوتی بوو هیچ 15 ساڵ لەمەوە بەربوو بڕیار بوو ئەمڕۆ دوای مڕۆ بچێ ناو نیشانەکە بزانە ئەگەر ڕاست بوو تەلەفۆنمان بوو بکە منیش ئێستا بڕیار نەبوو شتە بێ ئێوە بڵێم ئەی بۆ تەلەفۆنی نەکرد کاتژمێر 8 ئێستا تەلەفۆنی بۆ بکەم نایەوێ من گرتم هاتوو کوتی کەماڕۆدا پاشای یەقوتی لە شەڕدا تێکشکاند و پاشای هات و هاتی تێبەردا ئەو
پەرستگە کە حەزرەتی سلێمان ساڵی ئەلۆ؟ 1950 پێش زاین ئەلۆ؟ سەرنوشتی کردبوو کە یەهودیەکان مینە دەنگت نایە. عەرەبەکان بەیتولمقەدس ئەلۆ؟ دەڵێن ساڵی 586 پێش ئەلۆ؟ زاین دەڕوخێنێت. ساڵی 68 من دەنگی تۆم نییە. جووەکان دژی حاکمان ئەلۆ؟ لە ناوچەکەدا ڕادەپەڕن و ساڵی هەفتای پاش زاین ئەم بزوتنەوەیە بە شێوەیەکی درندانە سەرکوت دەکرێت و لەشکەری ڕۆم کەیوانە ئەلۆ 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 کەیوان بۆ کوێ دەچی؟ لە ماڵیەوە ئێرە ئەنتنی باشترە کەیوان بڵێ نا بڵێ کەیفت کرد پێت جوان بوو دەی دیارە وحید گیانی من بزانە دەتوانی کارێ بکەی حوتوێکی کەش لێرە بمێنمەوە باشە دەی بەیانی زووەڕێ دەکەوم بارودۆخیەوێ چۆنە باشە چاوەڕێن خوا حافیز چی بوو دۆزی ویانێتەوە؟ نا بەڵام زۆر لیان نزیک بووتەوە وتی خۆی دێت نزیک بووتەوە یانی چی؟ ینی دۆزی وێتەوە؟ وەڵە نەیوە دوتی پێ و شوێنی گرتوونی تر دەی ئێستا کەی دێتەوە؟ سبەی بەیانی وتی ڕێ دەکەوێ چی بووە بابەگیان بڵێم دکتۆر جلوە بێت؟ نا هیچ نییە تۆزێک دڵم تون لێ دەدا پشوو بدەم چاک دەبم یانی چی نای هەبێ دەکەیەک دێت و چای پێت دەکەوێ و دەڕوا هەی واز بێنن لەو بەستە زمانە شەو خۆش شەو خۆش تۆش خۆش بابەگیان کەیوانی تر چی دەگوت؟ بابەت تا سبحەی دیان بە جەرگتانە بگرن خۆی دێ بۆتان دەگەڕێتەوەی تر تۆ ئێستا لەکوێی؟ کەوایە نزیکی تارانی بڕوانە ڕێک بێ بۆ ئێرە وەرە بۆ ئێرە قسەی با پێکەوە بکەین دوایش بڕۆوە لێمان سوراغە ها؟ کەیوان پیا و کاتێ دەچێ بە دوای وەها کارەکە هەواڵێکی ئاوا گرنگ دێنێتەوە پێشەوەی کە بچێ خۆی پشوا دەچێت راپۆرت دەدا تێگەیشتی؟ وەرە گێش دوایش لە ئیسفەهانەوە کۆچیان کردبوو چوون بۆ یەکێ لە لادیەکان یەوێ دەی چوویتە ئەوێ؟ بەڵێ چی بوو؟ بەداخەوە دیارە هەردووکیان بە ڕەحمەتی خوا چوون مردوون؟ لە ڕووداوی کات و چووە شتی وا نابێ ڕاوەستە منسوور ڕاوەستە ڕەنگە ئەو دوو کەسە دوانی کە بن جەنابەت جگە لەو نەنیشانەی وا ڕەنگە گۆڕابێ خۆحەیکی تر بەدەستەوە نەبووە منیش بە هیوا بووم ئەو دوانە هەرو دوانەی نەبنوە من بە دوایانە دەگەڕام تا کێلەکەیانم نەدی خۆشم بڕوام نەکرد تۆ خۆت کێلەکەیانە بە چاوی خۆت دی؟ هەرێ خۆم کێلەکەیانم بە چاوی خۆم دی مینە ئەو سوچ و پاڵتاوام هەڵگرە بێنە دەتەوێت بچی بۆ کوێ بابە؟ کوتم هەڵیگرە بێنە سڵاو چی بووە بابەگیان باشی؟ ئەرێ باشە بەم حاڵەوە دەیەوێ بچێ بۆ سەفەر و دەڵێ سەفەر دەمەوێت بچم بۆ سەر مەزاری ژنم منداڵەکەم باشە منیش لەگەڵت دێم تۆ ڕاوەستە من کاروبارەکەم ڕێک و پێکەم دووس پێ بەیانی وەڕێ دەکەوین منیش لەگەڵ دکتۆرام دوو سێ ڕۆژ دەرفەتمان پێ بە کارەکانمان ڕێک و پێککەین دوایش هەمومان پێکەوە دەچین بۆ ئەوێ باشە؟ ئەرێت ڕاستە کابیخەوە حوتوێ دیکە تا منیش کاری سرامیکی حەمامەکەم تەواو بێ بتوانم لەگەڵتان بیام تۆ چی ناتەوێت دوو سەمانگیش لەبەر تۆ ڕاوەستم هەتاوانەکانت تەواو بێ؟ ناسپاس بابەگیان من نایە ماشنی دوکترم لەبەر درگادی تووشی دڵڕاوکێ بووم بچم ماشنەکەم بێن بەژوورێ فەرموو کاکە سویچەکە بگرە ماشینەکە ساز دەکەی دووس بەی وەڕێ دەکەوی باشە بە چاوان بابەگیان چی ئەوە تۆ هەر دەزانی بۆ خۆت چایتەکەی چایەکیش بدە بە من و ئەو پیرە پیاوە فەرمە ئێستا بۆچە لالوتی
ئەخام بابەتی کێل و مێلە چی بووە لە نەکەوتەکەیوان مەگەر نەتدی ئەگەر نەمگوتای بابەگە بڕوای نەدەکرد بۆ بڕوای ناکرد دەمان بردە ئەو پەڕەکەیت پارەمان بە 4 کەس ئەدابیان و تاژن و مناڵەکەی مردوون هێتە پێویست نەبوو کێلوشتی پێ پیشان بۆ کردوتە بە بازاری خۆت ئێستا کارێکی لەگەڵ دەکەی ئێستا کارێکی لەکە چی دەیەکەی ها؟ لەوێ دە تەپرسم کەیوان تۆ بە چاوی خۆت کێلەکانە دیوە کە تێبگەی بڵێ نا ئەڵێ ئەرێ واحید گیان بۆ خۆمی نیومە لەکوێ بزانم تۆ بۆ دەپرسی دەڵێم دەتەوێت کارێ بکەین ماشینەکە لە ڕێدا پەکیکەوێ نا دەستکاری ئستاپەکەی بکەین باشترە پێت چۆنە ئەسان واز لەوە بێرە ئەم شەو سەرینی هەڵەگرین ئەینین بەسەر دەموچاوێتەوە دەی ئەگەر هاوڕامبی بڕوانە کەیوان بەخوا ئەگەر لەوە زیاتر قسە بکەی خۆم فڕێدەمە خوارێ من چیم گوتووە کە تۆ ئاوا هەڵدەچی میزەوەحید هیچ ڕێیەکمان نییە جگە لەوەی کە هەتا بنابنیم کارە بچین یعنی چی؟ یعنی دەبێ بچینە و گوندەی واوەتە دوودانە کێلی جوان دەستخەین کام گوند؟ من چوزانم کام گوند حتم گوندێ لەسەر تا بووە وتەیتێ ڕۆشتڵت خۆشە کاوەحید گوندوشتم لە خۆراوت گرنگ نییە کوڕە لە دەوروبەرە هەر شارەکە گوند زۆرە ئەبێ بچی لە ناودانەی چایە دوودانە کێل جۆر بکەی کە هەتمانە دووس بێ بەیانی دەبێت ڕێکەوینە بەرز دەبەش دەکەی وەرە بڕۆ جارە پارەیەوە بدە پارەت پێیە؟ بڕۆ پارەکەی بدە ئەدەمێ یانە چی بووە؟ کێشەیەکی بساز بۆ کێشێ بساز وەڵام خۆ ماشینەکە ساغ بوو دەڵێ یەک دوو کاتژمێرە دەخایێنێ هەتا ماشینەکە ساز من دەچمە نووسینگە ها؟ واز بێنە تۆش دوای داواکاریمان لە گومرک ماوەتەوە دەبێت بچم خۆم بیێنمە دەرێ کام داواکاری؟ دوودانە کێلەکەی جەنابەت ئەوە چییە خەریکی لە ماڵە دەڕۆی کەلوپەلی پێویستمە خەریکم لەگەڵتان دێم ڕاتگۆڕا مرۆڤاییتر ڕەنگە ڕاشتی بگۆڕێ خێراکە خەریکە درەنگ دەبێت بابا کەیوانی میناش هاتن گەردەکەت لەکوێیە تەلەفۆنم کردبیانی لە بەندەرۆ ڕێکەوتۆ تا دوای نیۆڕۆ ئالۆ دکتۆر لەکوێی باشە بە ماشێنی خۆم سلام سڵاو خۆت شۆفەری دەکەی؟ نا دکتۆر لێ دەخڕێ پوریا چۆنی تۆ؟ پوری وەرە سلام بابا گیان سڵاو ئێستا باشتری؟ باشە شکر بۆ گوێ بگرە ئێوە ڕێکەوەن منیش دکتۆر بێ وەڕێ دەکەوە گەیش ناوێ تەلەفۆنم بۆ بکەن باشە بەچاوم ببوورە ئالو سلام بڕوان نێڵی بزانن من ها ناونیشانی گۆڕستانەکەت بۆ نێرم زۆر سەرڕاستە بەس کاتەوە خەریکن دێن ئاگاتان لەو ڕێگا بەرەو ناو گوندەکە دێبێ ئەرێ گۆڕەکە لە ناوەڕاستی گۆڕستانەیە گیانی من دیسێن خراپی نەکەیە بە مینا و مژدەش بێ ئاگایان لێبێت تێکی نەدەن باشە تەلەفۆنە بۆ خوا حافیز ئەو بۆ ئێرەی چۆڵە شتێک نییە دروستە بێ لە کێلەکان ڕازیت زۆر باشە بەس خواکە پێی نەزانێ کابراشی کاری هەرەمە بێت تا بزانە چۆنەمانە کۆنە بووە ئیسەگەرێکتە تاکەی ئەمانە لێرە یەکی دوو حوتویەک هەرەونی کابرا هەڵۆدای غەریباتی نەبێ بەسەر هاتەکەی هەرەوە واوتۆی تر ئارێ ئەم بەس بە قوربانە بن بیگرە چەنێکە هەرەوەندەی وا دوێنەکە پێم دای پیاوی چاک من دوێشەوە تا سافا بەخەوەر بووم ئەم سەنگەرە کار دوو هەفتەیە برا منیش خۆلم کارە خێرە ناکەم هەمووی بۆ سواوە تۆش بە سواوێکە کردزای دەسۆ منازەیە کافی سواوم کردگا کارێکمە بۆ ژن و مناڵەکەم کەڵابسێن تۆ بۆ پارەیە توانی حوتوێک کەواویان بۆ بکڕیت ئەسڵ من بەڵێنە پێدەم ئەگەر نەیانزانی ئەمانە ساختەیە دەست خۆشانێکی باشتر لەمانمە پێ بە کاکە ئەم بەردانە هەڵگرە بۆ خۆ دوایی کە ڕۆیشتن خۆژێرەکەی چی من تۆ لەمانمە پێ بە دڵمان خۆش پێدی ئەمەش بەس بۆەوەیکی کارە جوانە ها خوایە خۆت ڕازی بە
ئەو بە من ئاخامە سەدیە کۆرە بیە بە من بابا خوازیایکە ماندوو نەبی باوکەکەم چی بوو تەواوە خەیان بە هەر کەس لەم دەوروبەرە دەژی بەسەر هاتەکەیان دەزانێت خوا ئەحسانە بنووسێ ئینشەڵڵا هیچ کامتان وەکو و کابراسر لێ شێوە نەبن نەنامەوێ ئەزانم و پیرە پیاوە حاڵی چۆنە دەستەکانە خۆش بێت چۆن نەتوانی بیدۆزیەوە بە ملیوێنێک ئەم دوانەی وا لەم بنەدان دەیان ناسی؟ دایک و کوڕێکەوە دە 15 ساڵم و بەر لەو جادەیە ئەو لاوە ماشین لیانیدا هەر خەڵکی ئەمانە بوون؟ نەکاکە بێگانە بوون بەڵام لەبەرەوەی کەس نەبوو بیانێشێ خەڵکی تێبەیەکەوە لێرە بە خاکیان سپاردن لەم ساڵانەدا کەس نهاتەوە دوێن بەڵام من لەم چەند ساڵەدا هەموو شەوێکەی نیچرام لەسەر بۆڕەکەیان پێکردووە و فاتەحیشم بۆیان خوێندووە خەڵکی ئەوایش هەر کاتێک تێنێرە بۆ ئەوانی فاتەحەیکە خوێنن نامەوێت دەتناسین خێزانی منن ئەم جارە بە خێر دەرچین بەڵام جارێکی ترتکایە لەم بەردانە نەخەیتە کۆمەوە بڕۆ ماشینەکە هەڵکە با بڕێن باشتری منسوور ژیان ئەرێ زۆر باشم تۆ خۆت ئەوەت دەزانی دوای ئەوەش تۆ دەبوو ڕۆژێک بۆ ڕاستیە تاڵە بزانیتر وانە؟ ئەرێ مینایە ئالۆ چییە با بگیان؟ نا هەڵم باشە لاماندا بوو تۆزێک پشوو بدەین بڕوانە تەلەفۆن بۆ مژدە بکە یەک ڕاست بچنە ماڵی خۆمان هەموو شتان وەرناوێ دەتان بینم خوا حافیز ببورنی تر نانی خەجاڵەتیە فریان نەکەوتم هیچ ساسکەم مریەم یان دەست خۆش بە زۆر بە زەحمەت کەوتووی چۆن خەسوو دانیشەیجە
پۆریانانی خواردووە؟ بەڵێ بابە خواردی لە بەردەم تلوزێنەکەش خەوی لێکەوت. بابەجان بۆ تێکەم؟ نا من برسیم نییە. من لەم ماوەیەدا زۆر بیرم کردەوە لە گۆڕستانەکەی ئەو گوندەوە هەتا ئێرە. کاتێک بیستم ئەو پیرە پیاوە هەموو حوتویەک لەم ماوەیەدا ئەو گۆڕانەی شوشتووە و اینجا چراومومی لەسەر ئەو گۆڕانە هەڵ کردووە. بەڕاستی خەجاڵەت بوومەوە لەبەر ئەوەی کە لەم هەموو ساڵەدا تەنانەت نەمدەزانی کاوان مردووشن. منی تر ئێستا بۆ ژن و منداڵن ناتوانم کارێک بکەم، بەس دەتوانم زەحمەتی خەڵکی ئەو دەیە خەرەبوو بکەمەوە. هەر لەبەر ئەوەش دەمەوێ 6 قوتابخانە، سیانی بۆ کچان و سیانیشی بۆ کوڕان، نەخۆشخانەیەک و مزگەوتێک و ڕەنگە مرد و شۆرخانەیەک ساز بکەم. ڕەنگە شتێکی زۆر بۆ ئێوە کچینە نەمێنێتەوە، بەڵام دڵنیام لەم ساڵانەدا ئەوەندەتان پێگەیوە کە کەم و کوڕیتان نەبێ. ماشەڵا مێردەکانیشتان وەکو شێر لە پێشتان ڕاوەستاون. بەڵام تۆ مەریەم پارەیەکیش دەکەمە حسابی تۆ بۆ خەرجی زانکۆکەت و ئەو شتانە. دەزانم حەپەساون بەڵام حەقم بدەنێ کە بۆ سوکنایی خۆشم پارە خەرجکەم. هەڵبەت کە ئێوە مافی خۆتانە، تەنانەت دەشتوانی چیت داوە بە ئێمە لێمان بسەنیتەوە. کێ دەتوانێت بڵێ حەقت نییە؟ خەجاڵەتم کچم، خەجاڵەتی هەمووتانم. سبەی بە بریکاری کۆمپانیا بڵێ بێ، ژمێر یارەکانیشی بڵێ بێن، تەواوی حسابەکانی شەریکە و کارگە و بیناکان، تەنانەت لیستەی کەلوپەلی ناو شەریکەش تۆمارکەن بۆمان. بە چاوان پێی دەڵێن بەڵام ژمێریاری ئەمە هەمووە زۆر دەخایێنێ ها. قەی ناکات. ژمێریاری کەش با بێنن یارمەتیان بدەن هەرچەند کە پێویست بێ، دەمەوێت هەتا دووست بێ هەموو شتێک ئامادە بێ. بەڵام تۆ کارێک کە کارگەکە بە شێوەی بورس بەش بەشکەین بۆ کارگەرەکان. کارگەکە؟ باڵێ کارگەکە. باڵێ بە چاوان حتمما شتێکی کەش حەز دەکەم کاتێک مردم هەر لەو گوندە و لە لای ئەو دوو گۆڕە بمنێژن. نانەکەتان خۆنسار دەبێتەوە. بەڕێز دکتۆر جانە حاڵی زۆر خراپە نا؟ نا پێمە بە حاڵی و لە هەمومان باشتر بێ. لانیکەم تۆ پارەیەکت هەیە بۆ چوونە زانکۆ. ساڵی 1996 یەکەم لەشکری شەڕە سەلیبیەکان کە زۆربەیان مشریک و ئاژاوەندیا. خەریکی چی دەنووسی؟ هیچ سەبارەت بە کارگەیە. کەیوان کت و پڕ نەکەی کارێکی گەوجانەی دیکە بکەی ها. تو خوا بەبێ ئەوە ئێمە بزانی هیچ مینە وەکو شتێ تۆ لە بیرە چووە مزاوە گەورەیان بنەماڵەیەم، هەم لە کاکوەحیتان گەورەترم و هەم لەویش خوێندەوارترم. باشە تۆ لە هەمومان زیاتر تێدەگەی، بەس دیسان کارێکی هیچ نەکەی. من دەچم بخەوم. شەو باش. بە پێی ئەم راپۆرتە کەریمی باقری یاریزانی. بابەگیان کارێکت نییە، من خەریکم دەڕۆم. دەچێ زانکۆ؟ باڵێ خواحافیز. خواحافیز. مەریەم باڵێ تۆ لەوەی من هەموو سامانەکەم دەدەم بە خەڵک تووڕەنیت؟ دەی دەبێ بڵم چی؟ قسەی دڵت بکە کچم. ببوورە من دایکەمەوە. تووڕێ من لەبەر ئەو درۆیەوە لەگەڵ دایکمت کرد بابە. ئەگەر دایکم بەوەی دەزانی جیاواز بوو، بەڵام پێش ئەوەی بەمە بزانێ ڕۆی و ئەوەیش من ئازار دەدات زۆر. سەبارەت بە بەخشینەوەی سامانەکە تووڕەم کە بەشم لەبەر کەسانی تر کەم دەبێتەوە. واز بێنە بابەگیان. کەوایە بێدەنگی دوێشەوت لە خۆڕانە بوو. دەبووە بڵم چی بابە؟ هیچ. بڕۆ بازانکۆ کە تۆ درەنگ نەکەوێ. خواحافیز. خواحافیز. تۆ بڕۆ من دەرگاکە داخە.